ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دانیشتنێکی تایبەتدا بەتوندی وەڵامی پەرلەمانی تورکیای داوە و بە کۆی دەنگ ڕایانگەاند کە نابێت سوپای تورکیا سەروەری عێراق ببەزێنێت. بڕیارەکەی پەرلەمانی تورکیا و داگیرکردنەکە لەلایەن گشت فراکسیۆنە سیاسیەکان و گشت پێکاتەکانی گەلی عێراق ڕەت کراوەتەوە. لە پەرلەمانە ڕزای خۆیان لەسەر دەربڕی کە ژماریان 328 پەرلەمانتارن بەهۆی ئەوەی کە پێشنکاریەکی ڕوون و ئاشکرایە و سوکایەتیکردنە بە سەروەری عێراق. سەرەڕای ناڕەزایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە بڕیارەکەی پەرلەمانی تورکیا ئەندامێکی ئەنجومەنی نوێنەران ئاماژە بە پەیمانێکی نهێنی نێوان عێراق و تورکیا دەکا و بەنادستوری لە قەڵەم دەدا. ڕەزامەندیەک لەلایەن دەوڵەتی عێراقەوە هەبووە بۆ ئامادەبوونی سوپای تورکیا ئەگەر وەهانیە بۆچی شاراوە و ڕوون نییەوە بۆچی حکوومەتی عێراق بێدەنگە لە بەرامبەر بوونی سوپای تورکیا لە نێو خاکی عێراق. ئەم بابەتە لەلایەن گشت عێراقیەکانەوە ڕەت دەکرێتەوە چونکە ئەمە پێشێلکردنی دەستورە. ڕای گشتی شەقامی عێراقی سوپای تورکیای بەداگیرکرد لە قەڵەمدا و هاوڵاتیان ڕادەگەینن کە ئامادەن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم سوپایە. نەک تەنها لە پێناوی شەڕ دەکەم بەلکو هەموو شتێک لە پێناوی دەدەم بۆ گەڕانەوەی مافەڕەوەکانی حکوومەتی عێراق. من ئامادەم شەڕی هەر داگیرکەرێک و هەر دژمنەکەم کە بێتە سەر خاکی عێراق. ئەگەر سوپای تورکی بێتە ناو خاکی عێراقەوە هەموو خەڵکی عێراق لێ یەتەدەن. من و کوڕەکانم و سوپای عێراق و گشتوڵەکانی عێراق بە بچووک و گەورەوە بەرگری لە خاشی عێراق دەکەین. بۆ ڕوبەڕووبوونەوەی سوپای تورکیا بوارناسێکی سیاسی ڕادەگەینێت کە عێراقیەکان ئەو توانایان نییە کە بەرامبەر بە سوپای تورکیا بوەست. هاوڵاتی ئامادەیە دژی هەر دوژمنێک و هێزێکی داگیرکەر شەڕ بکات، بەڵام دەبێت پرسیارێک بکەین ئایا هاوڵاتی سیڤیل ئەو چەکەی هەیە تاوەکو شەڕی لەشکرێکی تەواوی پێ بکات کە هەموو چەکێکی پێیە؟ بڕیارەکەی تورکیا بەتوندی لەلایەن پەرلەمانی عێراق وڵام درایەوە و تیادا ڕایانگەیاند کە خاکی عێراق هێڵێکی سوورە و پێشێلکاری سنووری عێراق بە داگیرکردن لە قەڵەم دەدرێتن. سڵابامەڕی دەنجی ئەمریکا بەغدا.